ڕزگاربووانی شەڵاوەکانی ئەنفال لە پارێزگای هەڵەبجە گلەی و گازندەیانێ و دەڵێن تا ئێستا حکوومەتی هەرێم مافە سەرەتاییەکانیانی پێنەداون، تەنانەت بەشێکیان کە مینحەیەکی 250,000 بوو بڕدراوە. وڵای گلەی و گازندەمان ئەوەیە کە ئەم حکوومەتە بەڕاستی کارێکی کردووە کە عمر نەگاتە 50 ساڵ پیر بیت، چونکە تۆ لە یەک کاتا لە یەک زەمانە لە یەک شوێنە لە یەک کاتابەر بووی لەو سجنە هەندێکمان عایلە هەیە 7 نەفەری مەعاشە خۆرە، عایلەمان هەیە 7 نەفەرە مەعاش وەرناگرێ سەیری ئەوی کەکە، یانی ئەم نەعەدالەتیە 11 دانە ساڵە ئێمە چاوەڕێین کەوا ئێمەش کاکە فەرقمان چیە لەگەڵ ئەو هاوڵاتیانی ترا. تۆ 11 ساڵە مەعاشە دەی بەو ئێمە 11 ساڵە چاوەڕێن، یانی 11 کە تەواوی عمر تەواوە بێ. یعنی نیگەرانیەکە کابرا لێ داوێتی لە سەقف ئیتر تەواو ئەڵێ جام کە بڕوو لێ دەڕژی تچێکیت داد بۆ کێ بیت بۆ ئەم لای بێ ئەچیتە ئەم لا ئەوڵێ ئەو لایە ئەچیتە ئەو لا ئەڵێ ئەم لایە، یعنی مەبەستم هەرێم و بەغایە. ئیتر بە کورتیەکەی و بە پوختیەکەی بڵین گلێکە مال حکومەتی خۆمان هەیە، ئەو نایکە کەم تەرخەمە بەڕاستی نایکە، یعنی ئەتوانی بیکە ئەو کاتەوتی بە بەنی شەڕی داعش وەستێنراوە، ئەی خۆ لەخوا بەزێ شەڕ کۆتایی پێ هاتوو نەوت ئەڕوات و هەموو شتێ باشە و ئیتر نازانم. ڕزگاربووانی شەڵاوەکانی ئەنفال دەڵێن پێویستە لە پێدانی ماف و ئیمتیازاتەکان جیاوازی و نادادپەروەری نەکرێت و هەمووان وەگیەک تەماشا بکرێت. نوێنەری ڕزگاربووانی ئەنفال لە پارێزگای هەڵەبجە دەڵێت حکوومەتی عێراق مینحە و مافەکانیان دەنێرێت، بەڵام حکوومەتی هەرێم پیان نادات، تەنانەت ئەو یاسایی بۆ پێدانی مافەکانیان دەرکراوە جێبەجێ ناکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال بە تایبەتی لە هەڵەبجە کە ئێمە کۆی ئەو کەسانی لە هەڵەبجە ئەنفال کراوین بۆ نوگرە سەلمان لە ساڵی 1970 1952 کەسە، هەڵبەتە ئەنفالکراوانی هەڵەبجە پۆلیان بکەی ئەچێتە 2500 کەس، بەڵام بەو جۆری کەوا ئێمە ئەمان و لە تموحی ئێمە نییە خزمەتکردنی شاڵە ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال 1100 کەسەکەی تری ئاکرێ بە مردنی خوای 400 کەسی مردی بێت، ئەوی کەیشی هەتا ئێستا بێبەرناوە بێ سەروبەرە ناوەڵە هیچ خزمەتێک نەکراوە. بەپێی یاسای ژمارە 11 ساڵی 2011 هەموو مافێک بە ئەنفالکراوەندراوە، حکوومەت جێبەجێ ناکات. دوایەوەی 248 کەسیان دۆسیەکانیان ڕاستکرایەوە و منحیان پێدرا، پاش 10 ساڵ ئەوانیش منحەکانیان بڕدرا. لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 2500 کەس ئەنفالکراون کە 1152 کەسیان لە زیندانی نوگرە سەلمان بوون و تا ئێستاش ئێسک و پرووسکی 52یان لەوێ ماوەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.